لەماوەی حەوت ساڵی ڕابردوو تەنها موچەی 3 ساڵتان بۆ هەرێمی کوردستان ناردووە. ئەمە قسەی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستانە بۆ سەرۆکی دەستەی دەروازە سنووریەکانی عێراق. سڵاوتان لێبێت ئەحمەد هەرکیم. لەسەر دەروازە سنووریەکانی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی و ئابووری هەرێم وەڵامی عومەر وائیلی سەرۆکی دەستەی دەروازە سنووریەکانی عێراق دەداتەوە کە لە کۆبوونەوەی ڕۆژی 11 مانگی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشداری کردبوو. پێی دەڵێت دوور لە هەموو عورفێکی یاسایی و ئیداری هەرێمی کوردستانی تۆمەتبار کردووە و ژمارەیە قسەی بێبنەمای لەسەر دەروازە سنووریەکانی هەرێمی کوردستان کردووە. لە هەمان کاتدا لە دەرەوەی سنوور و بەرپرسیارەتی خۆشی قسەی لەسەر بابەتی موچە و نەوت کردووە. بۆیە بە پێویستمان زانی وەڵامی بدەینەوە تاوەکو نەتوانن ڕایگشتی و دەسەڵاتی یاسادانان چاواشە بکەن. لە ناوەڕووکی ڕاگەیەنراوەکەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کە خۆی لە 5 خاڵ دەبینێتەوە، لە خاڵی یەکەمیش بە 5 بڕگە وەڵامی قسەکانی سەرۆکی دەستەی دەروازە سنووریەکانی عێراقی داوەتەوە و اینجا کورتەیەک لە گرنگترین ئەو خاڵانەتان بۆ باز دەکەم. وەزارەتی دارایی هەرێم دەڵێت تەنها لە حەوت ساڵی ڕابردوودا لە کۆی نزیکەی 94 تریلیۆن دینار کە پشکی هەرێم بووە، تەنها 33 تریلیۆنتان بۆ هەرێم ناردووە کە دەکاتە موچەی 3 ساڵی هەرێمی کوردستان. لە 12 ساڵی ڕابردوو بە بیانووی سیاسی هەر ساڵێک موچەی چەند مانگێکی فەرمانبەرانی هەرێمی کوردستانتان نەناردووە. ساڵانی 2016-2017 هیچ موچە و هیچ پارەیەکتان بۆ هەرێم نەناردووە و نە جەنابتان و نەڕایگشتی نەیانزانی ئەو پارانە چیان لێهات. لە دەروازەکانی عێراق کاڵای قەدەغەکرا و بە قاچاق دەهێنرێتە ناوەوە. بازگە و خاڵە گومرگیەکان بەتایبەت بازگەکانی سەدا، چیمەن و دارەمان سەرچاوەی گەندەلین و کالا دووجار گومرگ دەکەن. بە پێی وتەی وەزیری پێشووی دارایی عێراق بێت لە سەدا 90 داهاتی دەروازەکانی عێراق ناگەڕێتەوە بۆ خەزێنە. سەبارەت بە نەوت و موچە دارایی دەڵێت ئەو کاتەی عێراق لەسەر نەوتی کەرکووک و کوردستان دەژیا، نەوتی بەسڕە هەربوونی نەبوو. ئێستا کێ قەرزاری کێیە؟ لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێم و داهاتی نەوتی بەسڕە بەبیر جەنابیان دێنینەوە ناردنی پشکی هەرێم لە بودجەی عێراق بە یاسا و دەستور سەلمێنراوە نەک خێر و بەخشین بێت. ئەوەش لە کاتێکدا سەرەڕای جێبەجێکردنی هەموو پابەندیەکان لەلایەن هەرێمی کوردستانەوە، بەڵام حکوومەتی فیدرال ماوەی 12 ساڵە فشارێکی بەردەوامی خستۆتە سەر قوت و موچەی خەڵکی هەرێمی کوردستان. لە کاتی سەرهەڵدانی شەڕی داعش موچەی هەرێمتان بڕی، لە کاتێکدا پێشمەرگە شەڕی داعشی دەکرد و موچەی ناوچەکانی ژێردەسەڵاتی داعشتان با کۆپتەر دەنارد بۆ ئەو شوێنانە بەبێ ئەوەی یەک ڕۆژیش دوای بخەن. لە کاتی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا کە وڵاتان هاوکاریان بۆ یەکتر دەنارد، بەڵام دەوڵەتی عێراقی فیدرال ڕێک لەو کاتەدا کە نرخی نەوت دابەزی بوو، جوولەی بازرگانی و داهاتی ناوخۆ سفر بوو، موچەی زیاتر لە 1,200,000 هاوڵاتی هەرێمی کوردستانی بڕی. باسی داهاتی ناناوتی بەسڕە دەکەن بوو موچەی فەرمانبەرانی هەرێم. دەوڵەتی عێراق لەسەر نەوتی کەرکووک دامەزراوە کە نەوتی کوردستانە. ئەگەر حکوومەتێکی ڕەشید و دادپەروەر هەبایە، پێویست بوو قەرەبووی مادی و معنەوی ئەو تاوانانە بکرایەتەوە کە حکوومەت و ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق بەرامبەر گەلی کورد ئەنجامیان داوە. لەوانە ئەنفاڵ و کیمیاباران و تعریب و تەرحیل و تەبعیز، نەک وەک ئەوەی بەرپرسی دەروازە سنووریەکانی عێراق بە چاوەشەکاریەوە دەڵێت هەرێمی کوردستان سوودمەند بووە لە داهاتی نەوتی بەسڕە. جێی خۆیەتی بە بیریان بێنینەوە کاتێک دەوڵەتی عێراق لەسەر نەوتی کەرکووک و کوردستان دەژیا، نەوتی بەسڕە هەربوونی نەبوو. با بزانین ئێستا کێ قەرزاری کێیە؟ و وەزارەتی دارایی و ئابووری دەڵێت ئەو کاتەی هەرێمی کوردستان بڵێن بە شێوەی سەربەخۆ نەوتی دەفرۆشت و بۆ ماوەی 21 مانگ توانی بەبێ بەغدا موچە بدات و ئیدارەی خەرجی و پێداویستیەکانی خۆی بکات. ئەوە دەسەڵاتدارانی عێراق بوون چاویان بە پێشکەوتنەکانی هەرێم هەڵ نەدەهات و لە ڕێی سکالاوە فرۆشتنی نەوتی هەرێمیان ڕاگرت. لە هەر ڕێگایەک بوویان گونجا بێت درێغیان نەکردووە بوو لێدان لە ئابووری هەرێمی کوردستان و خەڵکەکەی. پشکی هەرێمتان لە 17 کرد بە 12.67 لە کاتێکدا بە پێی داتەکانی وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە 14 بوو، دوای سەرژمێری 14.1.
ئەمە دەقی ڕاگەیەندراوەکەی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بوو وەکو وەڵامێک بۆ قسەکانی سەرۆکی دەستەی دەروازە سنووریەکانی عێراق.